بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان و خۆشەویستان، کاتێک کە ئێواران ئینسان لەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا ڕۆژوەکەی دەشکێنێ سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئەم دوعایە بخوێنێ: ذهب الظمأ وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله. تینوێتیمان ڕۆیشت، دەمارەکانمان هەمووی تێرئاو بوون دوای تینوێتی، پاداشتیشمان بەویستی خوای پەروەردگار جێگیر بوو بۆ قیامەتمان. وا لە کۆتایی مانگی ڕەمەزان داین، گەیشتوینە 27 ڕەمەزان، لە ئەڵقەی 27 لە زنجیرە باسی ئاگادار بە. لە کۆتایی ڕەمەزاندا دەڵێم موسڵمانی خۆشەویست خوشک و برای شیرنم ئاگادار بە، ئاگادار بە کۆتایی هاتنی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان. ئینسان ڕۆژان کە لە پارشێوەوە لە کاتی بانگی بەیانیەوە تا بەربانگ هیچی نەدەخوارد و هیچی نەدەخواردەوە، ئەم دەرگایەی لێ دەکرێتەوە. هەموو خواردنەوە و خواردنەوەیە کە حەڵاڵە و حەقی ڕەوای خۆتە و ماڵی خەڵک نییە، خوای پەروەردگار بۆت حەڵاڵ دەکاتەوە، مەگەر ڕۆژانێک کە ڕۆژی سونەت بگری. 11 مانگی تر ئەم دەرگای خواردن و خواردنەوە لەسەر کراوەیە. بەڵام یەکشت هەمیشە دەبێ بمێنێ لەگەڵتا، ئەویش ئاگاد لە زمانت بێ، ئاگاد لە زمان پاکیت بێ. قسەی جوان، قسەی بەڕێز بە حورمەت لەگەڵ خەڵکە ئەبێت دوای ڕەمەزانیش هەر بمێنێ، کە ئەمەش ئەسڵی بەرهەمی ڕۆژووە. چونکە خوای پەروەردگار کە لە حەدیسە قودسیەکەیە فەرموویەتی، ئیمام بوخاری مسلم لە صحیحیندا هێناویانە دەفەرمێ، خوای پەروەردگار لە حەدیسی قودسیدا فەرموویەتی: كل عمل ابن آدم له إلا الصيام. هەرچی کار و کردەوەی مرۆڤە هەمووی بۆ خۆیەتی، تەنها ڕۆژوو نەبێ. فإنه لي وأنا أجزي به. ڕۆژوو بۆ منە و خۆشم پاداشتی دەدەمەوە. والصيام جنة. ڕۆژوو قەڵایە، بەخوا قەڵایەکە لە نەخۆشیەکان دەتپارێزێ. ڕۆژوو دکتۆرە، دەرمانی دەردەکانمان دەکات. ڕۆژوو قەڵایەکە لە ئاگری جەهەنەم دەمان پارێزێت، چونکە لەو کاتەدا کە کەس چاوی دەتوانێت تۆ لەبەر خاتی ئەو خوای پەروەردگارە خۆت تین و برسی کرد، کەسێکیش ترسی لە خوای لە دڵابێەوە. ئەمما من خاف مەقامە ڕەبیه جەنەتان. هەر کەسێک کەوا ترسی پەروەردگار لە دڵیابێت، جێگای بەهەشتی پەروەردگارە. بۆیە تۆ کاتێکە کەس چاوی لێن نەبوو، ئەوە 27 ڕۆژی ڕەمەزانت بەڕێ کرد، تەنها لەبەر خاتری خوا پاداشتەکە لای پەروەردگار تۆمار کراوە، قەڵایەکە دەتپارێزێ لە ئاگری دۆزەخ. وإذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ولا يصخب، فإن سابه أحد أو قاتله فليقل إني امرؤ صائم. ئینسان دەبێت لە کاتی ڕۆژوودا ئاگای لە خۆی بێ، زمانی پاک بێ، هاتو هاوار نەکا، قیژە قیژ نەکا بەسەر خەڵکە، پەستی خۆی بە خەڵک دەرنەبڕێ. ئەگە خەڵکێکیش سابه أحد، کەسێ بێئەدەبی بەرامبەر کرد، کەسێ زمانی بەخراپ بەکارهێنا، ئەو قاتەلەه یان شەڕی پێفرۆشت، با بڵێ من کەسێکی بەڕۆژووم، من کەسێکی بەڕۆژووم، زمانم بەڕۆژووە، وەکو زمانم بەڕۆژووە نان و ئاو ناخۆم، زمانم بەڕۆژووە ڕای دێنم لەسەرەوەی قسەی نەشیاوی پێ نەکەم، دەنگی پێ نەکەم، زمانم بەرامبەر بە خەڵک بەخراپە بەکار نەهێنم. من لە ڕیزی فریشتەکانی خوای پەروەردگاردام. ئەو کاتی کە تۆ بە ڕۆژووی وەکو فریشتەکان ناخۆیەوە هەر خەریکی زیکری خوای پەروەردگاری و هیچ وشەیەکی خراپ بدەتمتانایە، جا حەیڤنیە من لە ڕیزی فریشتەوە خۆم بەرمە ڕیزی شەیاطینیەوە. هەروەها کاتێک کە خەڵک خراپم بەرامبەر دەکا و شەڕم پێ دەفرۆشە، من نەک هەر ئامادەنیم شەڕ بە خەڵک بفرۆشم، من پەروەردەکراوی دەستی مەدرسەی ڕۆژووم، شەڕیش ناکڕم. بەڕێزان، ئەمە گرنگە. مانگێک ئەخلاقی تۆی نەگۆڕی بێ، ئەبێت لە ڕۆژ و قبوڵ بوونەکەت پەنا بەخوا بترسی. ئایا لە یەک مانگا فێری ئەوە بووی من نەک شەڕ بە خەڵک نافرۆشم، بەخوا هەرزە و نەفام شەڕیشم پێ بفرۆشێ لێی ناکڕم. ئەم ئیسلامە ئەم پەروەردەی پێیە. هیچ قوتابخانەیەکی نییە لە جیهانە مرۆڤ ئاوا پەروەردەکە. نەک شەڕفرۆژنین، ئێمەی ئەهلی ئیسلام شەڕ کڕیژ نین لە خەڵک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا فەرموودەکە هاتووە: من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يضع طعامه وشرابه. رسول الله صلى الله عليه وسلم دەفەرمێ
هەر کەسێک واز لە قسەی درۆدا لەسە نەهێنێ، واز لە گوتیوتی نەهێنێ، واز لە کارکردن بە قسەی درۆ نەهێنێ، ئەمە دووشتە. هەیە خۆی خەریکی درۆدا لەسە ئەوانەیە، هەیە بۆ خۆی زمانی پاکە، بەڵام هەر قسەی خەڵکی دەژێڕێتەوە. فەیسبوک وای گوت، فڵان کەس وای گوت، ئەوش نازانی ڕاستە درۆیە، بەتایبەتی باسی شکاندنی کەسایەتێکی تێدایە، بوختانی بۆ مرۆڤێکی بێتاوان تێدایە. تۆش خەریکی بەلایەکێک بە کۆمنتێک بەشداری ئەم قەولی زورە دەکەی، ئەو بەڕاستی خی پەروەردگار پێویستی بەوە نییە خواردن و خواردنەوەی حەڵاڵ لە دەمی خۆت بگریەوە، کەواتە بەس برسێتیت بۆ مایەوە. بۆیە با مانگی ڕەمەزان ئەم خەرمانە پڕ لە خێر و بەرەکەتە ئەزیزان نەیسووتێنین بەدەستی خۆمان، بە ئیزنی خوا دڵمان خۆشە بە ڕەحمی خوا، ثەبەتە الئەجر ئینشاء الله. یەک مانگمان بەڕێ کرد بە قیام اللەیل، بە تەراویح، بە شەو نوێژ، بەو هەموو مەوعیزەی مزگەوت. الحەمدولله دڵنیاین کە خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی لێی وەرگرتوین، بەڵام ئاگامان لە زمانمان بێ، ئاگامان لە شێوازی گفتارمان بێ. ئەگەر زمانت نەگری دوای ڕەمەزان، بەرهەمی ڕەمەزان و دوای ڕەمەزانیشت بەتاڵ دەکەیەوە. ئەبێ ئینسان ئەگەی لە زمانی بێ، زمان پاک بێ، قسەی جوان بێ، یەکەم جار لە خزمەتی پەروەردگارتە، لە خزمەتی ذاتی ئەڵڵادا سوبحانه وتعالى. وەکو ئیبراهیم بە ئیبراهیم عەلەیه السەلام دەفەرمێ کاتێک کە باسی پەروەردگاری دەکا، دەفەرمێ الذي خلقني فهو يهدين. الله سبحانه وتعالى ئەوە من دەیناسم، ئەبێ خوا ئەوە بناسی، دروستی کردوم و هیدایەتی داوم. زۆر کەس هەیە ئیمانی بەوە هەیە کە خوا دروستی کردو، خۆ ئینکاریەوە ناکە، موسڵمانە، بەڵام دەڵێ خۆزگە خوا منی دروست نەکردایە، هەموو ژیانم ناڕەحەتی و بەدبەختی بوو. الذي خلقني فهو يهدين. خوای پەروەردگار کە دروستی کردوم هەر خۆشی هیدایەتی داوم، خوایە تۆ هیدایەتی منت داوە، ئەو جارە نەشتوشی ناڕەحەتی بووە بەم تاقیکردنەوە بۆ ئەجری قیامەت یان لە مەنهەجەکە لام داوە، ئەوە ئەدەبە لە خزمەت خوادا. الذي خلقني فهو يهدين. کاتێک خوا دروستی کردوم وێڵی نەکردوم، ئەدەبە لە خزمەت خوای پەروەردگاردا کەسێ هەمانە بەخوا برانە، هەمانە ئەهلی مزگەوتە لەگەڵ من و تۆدا، نوێژ دەکا، ڕۆژوو دەگرێ، وڵا فڵان کەس کاک فڵان کەس لە عەمرە هاتەوە، دادە فڵان کەس لە عەمرە هاتەوە، کەسی بە مەنهەجی ئیسلام ڕازی نییە، خەلەلەکە لە ئەوێدایە. ئەڵێ خوای تۆ منت دروست کردووە، خالقمی ڕازقمی هەموو شتێکمی، بەڵام بە مەنهەجی بەشەر دەڕۆم بەڕێدا. ئەی هیدایەتی خوا، ئەوە بێئەدەبیە، گەورەترین بێئەدەبی و بێحورمەتی نەعوذ بالله بەرامبەر بەخوا ئەوەیە بڵێ بەشەرێکی گۆشت و خوێنی وەکو خۆم مەنهەجی ژیانم بۆ دیاریکە، بەڵام من ناگەڕێمەوە خزمەت قورئان. ئەوە ئەزانی خوا چەنی پێ ناخۆشە، ئەوە پێی سووک و ڕیسوای دنیا و قیامەت دەبی. الذي خلقني، الله منی دروست کردووە، هەر هیدایەتیش بەدەست ئەوە. من کە خواناسم بەخوا پۆست بەسەر بێدیناندا لێ نادەم، دەڵێم خوایە گیان ئەوە هەموو هی تۆیە، وە کە دروستت کردوم دڵنیام وێڵن نەکردوم. خوا کەسی ئامێرێکتان بینیوە جەنابتان، کوڕە بەخوا شتی وایە بچکۆلەیەکی ئەوەندەیە سعاتێکە یەک قاموسی ئەوەندەی لەگەڵەڵەت چۆنی بەکاردێنی و ئەگەر تێکسوود چی لێ دەکەی و ئەگەر ئاوانەکەی چی لێ دێت. خوا ئەم ئینسانە کە ئەم سەرزەوی ئاوادان دەکاتەوە، حتا قیامەت هەموو شتێکی خوا خستۆتە بەدەست، تۆ بڵێ خوا ئەوە وێڵی کردبێ. نە، ئەم قورئانە، ئەم قورئانە کەتەلۆکی ژیانە، هیدایەتەکەیە. والذي هو يطعمني ويسقين. کاتێک کە برسیم دەبێ پەروەردگار خواردنم دەداتێ، کاتێک تینوم دەبێ پەروەردگار ئاوی زوڵاڵم دەداتێ. هو يطعمني ويسقين. ناڵێ وەڵاهی من بەڕەنجی شانی خۆم دەژیم، من بەڕەنجی شانی خۆم ئاوی پاکم بەدەستێنا. ڕاستە ڕەنجت داوە و هەوڵت داوە، بەڵام ئەوەندە بە ئەدەبی لە خزمەت خوادا دەڵێ خوایە هەمووی هی تۆیە، بە زمانمان بە ئەدەبێ لە خزمەت خوادا، هەمیشە بڵێ خوایە هەمووی هی تۆیە. حتا ئێوارە کرێکاری بکەی و پاچکاری بکەی، ئێوارە ئامان نەڵێ بەم دەستانە نانم بەدەستێنە. ئەی باش ئەو دەستانە کێ پێی بەخشی؟ ئەی ئەو پشتت کە تووشی ئازار نەبوو، خۆ دەتوانین جاری وایە یەک دەمارێک لە بەدەن ماوە لا دەچێت لە شوێنی خۆی نەتبینیوە، ناتوانین پشتمان ئاوا ڕاستکەینەوە، هەر عیبمان نەبووە. بەخوا جار هەبوو من دەستنوێژ هەڵگرتووە، لە دەستنوێژ ئاوام لێ هاتووە، جەناب جار هەیە لەوە چێ خێزان بڵێ بتڵەغازێک بێنە ژوورەوە، ئاوات کردەوە پشتت خرچەیەکی لێ هاتووە، نازانی نە چۆن دانیشی نە چۆن ڕاکشەی. ئەی ئەم هەموو تەندروست باشیە کە تا ئێوارە پاچکاریت کردو خوا پێ نەبەخشی، بڵێ خوایە ئەم نانەی لەسەرم سفرەیە هەمووی تۆ داوتمێ، واگەر هەمووشی بێتە سەر سفرەکەم و هەموو دنیا نانەکانی خۆیان پێشکەش بە من کەن، ئەگەر لیکی ناودەم وشکەی بەخوا پارۆکە لە دەممان نەڕواتە خوارەوە، ئەگەر ڕیخۆڵەکانم پەچیان بکەوێ لە مەعیدەم لە گەدەمە هەرز نابێ دەسکمە. خوایە هەمووی هی تۆیە. وەیەسقین، با ئاوەکان هەموو زوڵا بن، ئەگەر لە دەمی تۆدا تاڵ بوو چی لێ دەکەی؟ خوایە ئەو تێراوە بوو نەشم، بەخوا هەمووی هی تۆیە. ئەمە ئەدەبە لە خزمەت خوادا، بە ئاگەمان لە زمانمان بێ لە دوای ڕەمەزانیش.
وإذا مرضت فهو يشفين كاتێ خۆم نەخۆش کەوتم ئەڵڵا شیفام دەدا. ئەوە ئەدەبە لە خزمەت خوادا. باشە جەنابەت کە نەخۆش دەکەوی ئیزنی خوای لەسەریانە بەدڵ نیایەوە یان بۆ کەفارەتی گوناحدا یان خوا ئاگادارت دەکاتەوە بە ئاگا دێنێتەوە بەهۆی ئەم نەخۆشیەوە هاوار کە خوا دەمێکە خەریکە لە خەوی غەفڵەتای خەریکە لە خوا بێ ئاگادەی بەهۆی ئەم تەندروست باشێتەوە. نەخۆشیش بۆ خۆی بەشێکە لە ڕەحمەتی خوای پەروەردگار. بەڵام چونکە نەخۆشی ئازارە ئیبراهیم هێندە بە ئەدەبە نافەرمێ خوایە کاتێ تۆ نەخۆشت خستم دەفەرمێ کاتێ خۆم نەخۆش کەوتم بەهۆی کەم تەرخەمیەوە فهو يشفين هەر ئەڵڵا شیفام دەدا. فهو تەنها و تەنها شیفاش بە ذاتی خوایە. بەخوا هەموو دکتۆری ئەم سەر زەویە پسپۆڕەکان بێن بتبینن و باشترین عیلاجی سەر ئەم زەوێت دانێ ئەدەب لە خزمەت خوادا بەکاربێنێ بڵێ فهو يشفين خوایە شیفاکە تەنها بەدەستی تۆیە. بەبێت تۆ من شیفام بۆ نایە هەموو وەسایلەکان دەگرمە بەر بەڵام شیفا تەنها بەدەستی تۆیە. والذي يميتني ثم يحين پەروەردگارە کە دەمرێنێ بەخوا ئەو لەحزەی کە خوا بۆی دیاری کردووی هەدەبێت لەو لەحزەیە بمری و ئەو کاتش کە مردی ژیانت کۆتایی پێ نایە خوایە زیندوم دەکەیەوە من یەقینم هەیە کە حیساب و کتاب هەیە لە دوای مردنەوە. والذي أطمع أن يغفر لي خطيئتي يوم الدين پەروەردگار ومێدەوارم بە ڕەحمەتی تۆ کە لە گوناهەکانم خۆش بی لە ڕۆژی دواییدا. خوای بە خۆم نانازم کردەوەکانم گەلێ خراپم خوای بە ڕەحمی خۆل لێم خۆش بە. ئەمە ئەدەبە لە خزمەتی خوای پەروەردگاردا. هەر کەسێک لە خزمەت خوادا بە ئەدەب بێ دڵنیابن لەگەڵ بەندەکانی خوادا بە ئەدەب دەبێ. هەر کەسێک زمانی شڕ بوو بەرامبەر بە نەعوذ بالله بەرامبەر بە خواسەیەکە هەموو خەڵک خۆی لێ دەپارێزێ زمانی هێندە پیسە. دووەمان لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ زۆر لە خزمەت پێغەمبەر بە ئەدەب بین. پرسیار کرا لە عەباس ئیمامی پێغەمبەر صلی الله عليه وسلم أنت أكبر أم رسول الله صلی الله عليه وسلم تۆ گەورەتری یان پێغەمبەر صلی الله عليه وسلم. مەبەستی پرسیارکار ئەوە بوو تۆ تەمەنت زیاترە هەر لە کوردەواری ژەڵێ تۆ گەورەتریان فڵان کەس مەبەستیەوەی تۆ چەند ساڵ تەمەنت لەو زیاتریان ئەو تەمەنی لە تۆ زیاترە. فەرمووی هو أكبر مني وأنا أسن منه یان وأنا ولدت قبله. بەخوا رسول الله صلی الله عليه وسلم زۆر لە من گەورەترە هەر خیاسمان ناکرێت ئەو پێغەمبەری خوایە. بەڵام بۆ پرسیارەکەی تۆ بۆ معلوماتت من تەمەنم لەو زیاترە. من لە پێش ئەوە لەدایک بووم ئەو بە هەردووچیان من ساڵەکانی تەمەنم لەو گەورەتر و زۆرترن بەڵام یان من لە پێش ئەوە لەدایک بووم بەڵام ئەگە باسی گەورەی دەکەی ئەوە ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم ئەو زۆر لە من گەورەترە. لە ناوهێنانیدا قەد وا نەزانی بێکسە کەوتت محەممەد ئەبێ بڵی صلی الله عليه وسلم بڵێ عليه الصلاة والسلام فەرمودەکانی بە حرمەتەوە بخوێنێەوە وەکو قسەی بەشەر تەماشایان نەکەی. لەگەڵ دایک و باوکتدا ئاگادار بە ئەدەب بنوێنە ئاگال لە زمانت بێ وقل لهما قولا خوا دیاری کرد کەریمە قسە لەگەڵ خەڵکاتەکەی قسەی ئاسایی لەگەڵ دایک و باوکتە حتا دایک و باوکت لەوێژ نەبێ نابێ بە ناوی خۆیان ناویان بێنی بڵێ باوکم دایکم وای فەرموو وای گوت بە قوربانی بم ئاوا لە حزوری خۆشیاندا قەولەن خوا نەیفەرموو وقل لهما قولا بەڵکو چی کەریمەن وشەیەکی پڕ لە ڕێز و حرمەت و بەخشندەی یعنی حەل لە قسەکان تا بڵێ دایکیان باوەجیان هەموو سەرۆت و سامانم لە خزمەتتاندایە هەر خۆم فیداد بم ئەوە کەریمە قسەیەک کە گوێیان پێی ئاسوودە بێ ئاجاری وای مناڵەکەت بانگی دەکەی ئەڵێ بەڵێ بابەگیان یەکسەر گوێت چەند حەزت پێ دەکا ئەی بڵێ بەڵێ هاچیت دەوێ لە خۆ دڵت ناڕەحەت دەبێ قسەیەک بڵێ بەرامبەر بە دایک و باوکت کە دڵیان پێی ئارام بگرێ جاکە لەگەڵ باوکو دایکتا بە ئەدەب بووی وەڵای قەت بێ ئەدەب نابی لەگەڵ خەڵکی ترە ئەم ئیسلامە هەمووی تێکەڵکێشە لەگەڵ منداڵدا قەت بە جوێن و قسەی ناشرین لەگەڵی مەدوێ قەت لەگەڵ منداڵەکەتە هەتیو یان ناوی ناو ناتوەری لێمەنێ خەڵکیەکەی لە منداڵەکان لە کۆڵان و لە دایک و باوکی خۆیەوە فێربوون ئێستای وەڵێن مناڵەکەم بڵێم ناوی نێ محەممەد پێڵان حەمە کاکە تۆ لە مناڵەکەەوە لە مناڵیەوە پێ بڵێ محەممەد بزانە مناڵی کۆڵان پێڵێن حەمان نەبەخوا خەڵکی ژوای پێ ناڵێ مناڵەکەت تۆ بۆ خۆت بە تایبەتی بڕێزان کە مناڵەکەت ڕەفیقێکی هاتە ماڵەوە لەبەر چاوی مناڵانی خەڵکە ڕەفیقەکانی خۆیدا کە ڕەفیقی قوتابخانەنی یان کۆڵانیان خزمەکانی خۆتانن بە کاکە بانجی کە بڵێ کاکە محەممەد کاکە ئەحمەد دادە فڵان کەس بە کچەکەت تا حرمەتی لێ بەگری خەڵک حرمەتی لێ دەگرێت منداڵەکانیش فێری ئەدەب دەبن بۆیە ئاگال لە زمانت بێ بە تایبەت مناڵ زۆر هەستی ناسکە ئەوەنەی پێخۆشە کە باوکو دایک بە حرمەتەوە ناوی دێنێ بە کاکە و بە دادە بانجی دەکا ئێتر هەست بە ڕێزی خۆی دەکا خۆی پێ گەورە دەبێت بەس کە تۆ بە هەتی ومەتی و بین باست کرد بڕاتان بە شەلاتی دوو لە ڕووی جەناوتان و هەموو منداڵی مسلمانان لێ دەردەچێت چونکە دەزانێمە بە سووکە دەیدە من کە هەر سووک و چروک بم
وەڵا با چی ڕفتاری نەشەینە لە کۆڵان و لە مەکتەب ئەوە بکەم بەڵام دایک یان باوک کە بە کاکە بانگی کرد بە دادا بە قوربانە بم بانگی کرد خۆی خاوەنی کەسیەتێک دەبینێتەوە پێ عیبە ئەم کەسایەتی بشکێنێ و قسەی نابەجێ بە هاوڕەیەکی بە ڕەفیقی کۆڵانیشی بڵێ لەگەڵ هاوسەرەکەتدا بەڕێزەوە بدوێ قەت زمانی ناشرین بەرامبەر بە هاوسەرت بەکارمەهێنا هیچ کەسێک بەڕێزان لەم سەر زەوێدا کە ئێمە زمانمان ئەوەندە شیرین دەکەین و بە حرمەتی لەگەڵیا بەخوا یەک لەسەر هەزاری خێزانی خۆمان وەفادار نێ بۆمان و یەک لەسەر هەزاری خێزانی خۆل لە تنگانەدا فریان ناکەوێت و یەک لەسەر هەزاری ئەو کەسانی کە تۆل لە دەرەوە دەست لە سەرسنگ بۆیان دەوەستی بە حرمەتەوە قسەیان لەگەڵ دەکەی خوا نەخواستە لە ژێر جلەکانتەوە کەم و کوڕێکت هەبێ بەس بەخوا لە ڕوو نادایکت بدبینێ لە ڕوو نای خوشکەکەت بێ پاکت کاتەوە بەڵام خێزانی خۆت بە دیارتەوەیە جا کەسێک لە تنگانە و لە ناڕەحەتیەکاندا پەنا بۆ کەس نەبم لە ڕووم نایە خێزانی خۆم نەبێ تخوا حیف نێت جوانترین و ناسکترین وشە و پڕ ئەدەبترین وشە لەگەڵ خێزانی خۆتدا بەکار نەهێنی ئەمە ئیسلامەکەی ئێمەیە نازانم خەڵکە بۆ لە ئیسلام بترسێ ئیسلامێکی لێوان لێو لە جوانی لێوان لێو لە ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار ژنیش لەگەڵ پیاوەکەیدا چەند جوانە قسەکانی نەرم بن قسەکانی خۆش بن یەکێ لەوانی کە ئافرەتان دەباتە جەهەنەم لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە تکثرن اللعنە وتکفرن العشیر زۆر نەفرەت دەکەن هەی بە لعنەت بی هەی بە لعنەت بی هەی بە لعنەت بی ئەم شەی بۆ ئافرەت زۆر ناشیرنە ئافرەت هەستی ناسکە ئافرەت بە ڕەحمە لعنەتی لێ ناوەشێتەوە وتکفرن العشیر زۆر ناشکرن بەرامبەر بە مێردەکانیان بڕواتان هەبێ پیا و خۆزگە خانمان ئەم وتارە زۆر بەجددی وەرگرن باوەڕتان هەبێ پیا و لەسەر ئێوارە کە دەچێتەوە بە ئەندازەی ئەوەی چەندە برسێتی چەندە ماندووە چاوی لەسەر سفرەکەی خواردنێکی بەلەزەت و بە چێژ و ڕازاوە بینێ پێش ئەوە دەرونی چاوەڕێی ئەوەیە قسەیەکی خۆش لە هاوسەری بیستێ پیاوەکە یاخوا بەخێر بیتەوە ماڵەکەت ڕووناک کردەوە یاخوا لەشت ساغ بێ یا ڕەبی خوا پاداشت داتەوە خوا تۆمان بۆ بێڵێ ئەم پیاوە ئێوارەگە شۆربایەک بخوا یەکسەر ئیسراحەت دەکا چونکە ئەمانە دەرونی تێرکردم قسە جوانانە بەڵام کچە شیرینەکەم خوشکە باشەکەم بڕواتان هەبێ هەموو سفرەی سینی دنیا بڕازێنیتەوە بۆ خوارد لەسەر سفرەکە داینەی یا بەربانگ بۆ مێردەکەت ئەوە بە جوانی بکەیتەوە بەڵام کە لە مەدخەلەکە هاتەوە پشتی تێکەی و ڕووی تێنەکەی و بە خێراتنەوەی نەکەی تازە تۆ دەرونت وێران کرد مەعیدە حەز بە خواردنە ناکە هەر لەبەر چاوی کەوت ئەشی خوا بەڵام چێژی لێ ناکە بۆیە زۆر گرنگە خوشکانی بەڕێزمان لە دوای مانگی ڕەمەزانیش هەموو ئێوارێک وەکو سفرەی ڕەمەزان ئاوا بە حرمەتەوە ئاوا بە بیسمیللا و بە فەرمولیەکردن لە یەکەوە ئاوا بە چاوەڕێیکردن چاولێ پیاوەکە تا لە مزگەوت دێتەوە لە نوێژ جەماعەت هەموو دایک چەند جوانە بڵە ڕۆڵەجان سەبرێک بگرنێکی شتێکتان دەدەمێ بەڵام سەبر بگرن با باوکیشتان بێتەوە هەمومان بە یەکەوە نانەکە بخۆین با دوای مانگی ڕەمەزانیش ئەم خۆشەویستی هەموو کاتێک لەسەر سفرە بەپێی کاتی گونجاو کۆمان بکاتەوە بۆی ئەم ڕەحمەتەی خوامان لێدا نەبڕێ لەگەڵ کەم ئەنداماندا بەڕێزان ئاگاتان لە قسەکردنتان بێ کەم ئەندامان زۆر هەز ناسکن زۆر هەز بە شت دەکەن ئەبێ زۆر مڕاعاتیان بکەیت زانایان دەفەرمونون یەکێ لە قازیەکان لە دادوەرەکان هاوڕەیەکی هەبوو نابینا بوو چاوەکانی لەدەستدا بوو بەس بینیان زۆر خۆش بوو ئەو نابینایانە زۆر دڵیان ڕووناکە زۆر قسەیان خۆشە زۆر دەرونیان پاکە بە ئەکسەریان وان زۆر بیان وان دەفەرمە کاتێکەوە کابرای نابینا شەو لە مەجلیسەکە قسەی خۆش تەواو دەبوو وەختی ئیسراحەت و پشوو دەهات کە دەیویست هەستێ بانگی کوڕەکەی دەگوت یا غولام اذهب مع أبي محمد ولا يقول خذ بيده ئەگوڵ ڕۆڵێکیان وەرە جایتر پاسەوانی بووە خزمەتکاری وایە کوڕی خۆی بۆ دەگوڵ ڕۆڵێکیان وەرە اذهب مع أبي محمد کابرای نابینا ناوی باوکی محەممەد بوو ئەبی محەممەد بوو وەرە بڕۆ لە خزمەت باوکی محەممەدا بڕۆ لە خزمەت یابە دەفەرمە قەت نەیدەگوت ئەو هەموو ساڵە بە یەکەوە نێگوت ڕۆڵە هات دەستی مامۆستا بگرە دەستی بگرە ئەگو با هەز نەکە کەڵم دەستی بگرە عنی نابینایە نا هەستە لە خزمەت یا بڕۆ واتە ئەو ئەوەندە گەورەیە پێویستی بە تۆ نییە پێویستی بە چاو بینایی تۆ نیە بۆ خۆی بینایە ئەو دڵی ڕووناکە هەستە لە خزمەت یا بڕۆ وەکو زانایەک وەکو مامۆستایەک وەکو پیاوێکی بەڕێز و بە حرمەت لە خزمەت یا بڕۆ ئەڵە قەت نەیدەوت هەستە دەستی مامۆستای بگرە چکە کەوتت دەستی بگرە هەست دەکا بۆ خۆی دیارە شکستێکی هەیە کەمەندامان دەبێت بە ئەو پەڕی حرمەتەوە یعنی یارمەتی بدا بەڵام پێشوێ بە قسە دەری ببڕی بۆی هەستی بریندار نەکەی هیوای یارمەتی کەمەندامیش دەدا بەڵام بە قسە دەیتەزێنێ ئەو پێشەوەی بە کردار یارمەتی تۆی دەوێ زمانی تۆی دەوێ ئاگامان لە کەم ئەندامەکان بێ خاوەن پێداویستە تایبەتەکان بێ حوتەمیان لەگەڵ بێدیناندا با قسەد نەرم بێ بە پەیامی ئێمە ئیسلام خواست بە ڕێزان هیدایەتی خەڵکە کاتێ فرعونێک کە دەیگوت ئەنا ڕەبوکم الئەعلا خوا دوو پێغەمبەر دەنێرێ و پێشی پێیان دەفەرمێ
فقولا له قولا لينا لسورة طه دا پروردگار بۆمان دەجێڕێتەوە با قسەتان لەگەڵیان نەرم بێ با قسەتان لەگەڵیان نەرم بێ کاکە بێدین واللهی زۆر جار کە بێدینتر دەبێ ئەوەیە بانکخوازەکە ئەوەندە دەیشکێنێتەوە ئەوەندە ئابڕووی دەبا کابراوە ئەزانە ڕقی لێتی گرفتی فکری ئیسلامی بانکخوازی ئیسلامی بەڕێزان لەم سەردەمەدا ئەوەیە خەریکە تێک دەچێت کابرا کەوتار دەدا نەعوذ بالله خۆی لە شوێنی خوا دەبینێ ئێتر دابەش دەکات تۆ بەهەشتی تۆ جەهەنەمی تۆ بێ ئەخلاقی با بە ئەخلاقی فەرقی هەیە لەگەڵ بێدینیدا هەیە بێدینە بەڵام بێ ئەخلاق نییە هەشە لە بازنەی ئیسلامیشدا بەڵام وەڵی بێ ڕەوشتە دوو لە ڕووی جەنابتان ئەبێ ئێمە هەوڵ نەدەین یعنی لەوەدا نەبین من ئەوەندە لە بەهەشتەوە هاتوومەوە ئەمجا کارتەکە بەدەستی منە گەراج و نەقڵیاتم هەیە ئەمەی سواری ئەم پاسەم کرد بەرەوە جەهەنەمە ئەوەی سواری ئەم پاسی من بێ بەرەوە بەهەشتە ناکاکە ئێمە بانگەوازی دینی خوا دەکەین نەحن و دوعاد لا قوڵات ئێمە بانگخوازی نەک دادوەر لەسەر ژیانی خەڵکە ئەو کەسەی کە بانگی دەکەی ئەوەندە بەڕێزەوە بانگی بکە کەسێ نوێژ ناکە ئەوەندە بەڕێزەوە قسەی لەگەڵ بکە هەست بکە کە تۆ ئەوت خۆش دەوێ کچێک لە زانکۆ لەگەڵ تایە خوشکە باشەکەم ئەوەندە بە حرمەتەوە لەگەڵی بدوێ ئەوەندە جارێ پێشەوەی کە باسی لەچکی لەگەڵا بکەی باسی باڵا پۆشی لەگەڵا بکەی هەندێک جا هەدیەی پێشکەشکە لەگەڵ یا بچۆ لە کافتریا بە یەکەوە نانێک چایەک قاوەیەک بخۆنەوە یعنی خۆتی لێ نزیک کەوانە 20 سەلمێنە کە من دڵسۆزی تۆم ئەمجا ئامۆژگاریەکەی پێ بگەێنە کە دەڵی نوێژ ناکەی یەکسە باسی ئەوە مەکە نوێژنەکە نانی دەستیشی پیسە بڵێ واللهی ئەوەندەم تۆ خۆش دەوێ حەز دەکەم لە بەهەشتا بە یەکەوە بین ڕاستە من ئەوەندە کرددارم نییە بەڵام وڵی ئومێدم بە ڕەحمەتی خوا هەیە ئومێدەوارم ئەم سوزدانم لێ قبول کرابێت دەمباتە بەهەشتم نوێژە بەڵام وڵی حیفە لە دنیادا من و تۆ هەمیشە بە یەکەوە بین لە بەهەشتی شابەیەکەوە نەبین بەخوا یەکسەر تەسلیمت دەبێ بۆیە ئەو کەسانی کە بانخوازن وەجادیلهم باللەتی هی ئەحسن لەگەڵ ئەو کەسانەدا کەوا تەنان لەسەر دینی تۆش نین بە جوانترین شێوە بە حەسەن نا بە ئەحسەن گفتوگۆ بکە با ئەگەمان لە زمانمان بێ قسەی خۆش لەگەڵ هەموو خەڵکی بکە وەقولوا للناس حسنا لەگەڵ هەموو بەندەکانی خوادا لەگەڵ هەموو خەڵکیدا خەڵکی نەبا قسەتان جوان بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لا فرموديك كإمام أحمد رواياتي كدو الشيخ الباني دا صحيح ترغيب وترهيب دفمي صحيحة دفمي إن في الجنة غرفا يرى ظاهرها من باطنها وباطنها من ظاهرها فرموي لبهشتا غرفها جورها كوشكها لدرو تشاول لناويتي لناو تشاول لدرويتي أو كاتا كبيغم صلى الله عليه وسلم أما يفرموا زۆر گرنگ بووە بەڕێزان لەبەرەوەی بیناکان هەمووی خوشت و قڕ و بلۆک و ئەوانە بوون پەنجەرەیە کولانەیەکی بە حاڵ بچووکی تێدا بووە ئەم شوشە بەندەی ئێستا نەبووە فەرمووی ئاوا دەر و ناوی چاول لێیەکە هەمووی شوشە بەندە وەچێ ئەی پێغەمبەری خوا لمن ئەطاب الکەلام بۆ ئەو کەسانی زمانیان شیرینە وأطعم الطعام أواني سخي تبعتنو نان دبخشن بخلق وبات قائما والناس نيام أو كاتيك خلق لخوي غفلتها أمان هل دستن برا الزمن دي خواب بيدنجي بين إخوان وخوا شونيج دكن شاو لي لقاش شونيجو نان بخشين بخلق دا أطاب الكلام قصة خوشيها پیغمبر خاص صلى الله عليه وسلم صحيح بخاري مسلم فرميتي أقل لزمان دبي لا يقولن أحدكم خبثت نفسي ولكن ليقل لقصد نفسي ماڵێ خەبوثەت نەفسی ماڵێ وەڵا گەدەم بۆ گەنی کردووە قڕە معیدەم هەر بۆ گەنی کردووە خەڵک دڵی تێک دەچێت ئەی وەڵێن چی فەرمووی لەقیسەت نەفسی وەڵاهی گەدەم تەواو نییە هەست بە دڵە قزەیەک دەکەم تۆزە دڵم تێکەڵ دێ بەخوا هەردووچیان یەک معنایان هەیە بەڵام ئەم وشەیان بەکار مەهێنە کە دەبێتە خۆی دڵ تێکەڵاتنی خەڵک و ئازاردانی خەڵک و ناڕەحەتکردنی خەڵک ئیمامی عومەر شەوێکیان بە سەرکردنەوەی کۆمەڵگاکەی خۆی هەبوو بە شەوا دەگەڕا بە شاری مەدینەدا هەندێک خەڵکی بینی دیارە غەریب و ئاوارن و ئێوارە گەیشتونە نزیکی شاری مەدینە دەفەرمێ بە دیار ئاگرێکەوە دانیشتبوون وەکو ئێستا تۆ سەرمایەک سەرما بوو سەلامی لێکردن فەرمووی یا ئەهلە الضەو سڵاوی خواتان لێبێ ئەهلی ڕۆشنایی دەفەرمێ کەریهە ئەن یەقولە یا ئەهلە النار بەخوا پێی ناخۆش بوو بڵێ ئەی ئەهلی ئاگر سەلامتان لێبێ ئەهلی ئاگر یعنی چی یعنی جەهەنەمیەکان بەڵام بۆ ناڵی یا ئەهلە الضەو ئەی ئەهلی ڕۆشنایی چاو لێ ئیمامی عومەر چاودێری وشەکانی کرد ئەگە بڵێم سڵاوتان لێبێ ئەهلی ئاگر نعوذ بالله وەکو ئەوانە خۆڕاستە هەر ئەهلی ئاگرن بە دیار ئاگرەوە دانیشتون بەڵام ضەو جوانترە بڵێ ئەهلی ڕۆشنایی ئەهلی ڕووناچی شاعریش دەفەرمێ هەر کەسێک وشەی جوان بێ لەسەر زار هەرگیز هیچ کەسێک لی نابێ بێزار
مرۆڤی ژیر و زیرەک و خۆشگۆ تا لێی نەپرسن نادوێ سەر بەخۆ. یا ڕەبی خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی ئەم مانگی ڕەمەزانت لێ قبوڵ کردبین، توێشووی قیامەتمان بێ لە هەڵە و کەم و کوڕیەکانمان بە گەورەی خۆت ببووری. پەروەردگارە لێ دەپاڕێمەوە لە دوای مانگی ڕەمەزانیش زمانمان پاککەی، زمانێکی شیرین پڕ لە ڕێز و حرمەتمان پێ بەخشی کە ڕێزمان لە خەڵک گرت، خەڵکیش ڕێزمان لێ دەگرێ. آمين والحمد لله والصلاة والسلام على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته.